ئەو کاتان باش بەڕێزان بەخێر بێن هەندە قسە و باس دەکەین و هەواڵی خۆشمان پێیە سەرچاوی ئێمە ئاوڕێیان بەخێر بێن وەرن ئەو جیانە هەموو ڕۆژی ناخۆشینی ئەندە چ خۆشی هەیە ها سەرچاوی ئێمە بە زلی کوردیەوە ئاوڕێیان دڵمان خۆشە دڵمان خۆشە ئیتر سەو باز دەکەین تۆمبارەک ئەخیری درا لێکۆڵینەوە ئەخیری درا لێکۆڵینەوە نەیان دەگوت ڕاز نییە ئێستا بە بەڵگەش پێتان دەڵێم چۆن دراوە بە لێکۆڵینەوە ئەو کات کۆمەڵێک زانیاری کەش باز دەکەین کۆمەڵێک زانیاری کەش باز دەکەین خێر بێن سەرچاوی ئێمە سەرچاوی ئێمە بەخێر بێن ئاڕێیان کۆمەڵێک شتی خۆشمان پێیە بەرلەوە ستا قسە و باز دەکەین بەس یەک دەقا بە ئەو شتەشتاوی ئەو مەسەلەی گومرگەی باسمان کرد ئەوە دیتان بووە ڕاستی ئەوەی 4 ڕۆژ لەمەوبەر من باس لەو گومرگەم کرد کە ئەو مشکلە هەیە ئێستا کە ئەوە دەبینە سوودانی پێداگرە دەبێت لەسەر هەرێمی کوردستانی شتێ بەجێ بکرێتن ئەم 3 ڕۆژ لەمەوبەر باسم کرد تاو کات خاڵەش حەقیتی ئەڵێت سەرچاوی ئێمە وەڵا برا من وەختی خۆشی لێم دەهات هەرێ وەڵا بەس کورە لە سوی تیز لەبەر ناکرێت 2 ساڵ جارێک ئەگە جارێک لەبەرکەی بەس لێرە بێت ئەوەیە دەمانچە و بێ مۆبیل و زۆر خۆشە سەرچاویە من وەرن هەواڵی خۆشتان پێ دەڵێم هەواڵی خۆشتان پێ دەڵێم بەڕێزان ئارێ وەڵا وەرن بەزێک دەقەلەوە برادرێک ئەو لینکەی بنێرم ئێستا کە داوای کردیا سەرچاوی ئێمە وەرن ئیرادەی کورد ئیرادەیەکی زۆر بەهێز و کاریگەرە بالۆ ئەو برادرەی بنێرم تەواو دەست پێ دەکەین قیڕسی هاوڕێیان ببورن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەوەی گومرگەکەی باسمان کرد دیارە دووسەرە سەرشی لە قازانجی خەڵکە سەرشی قازانجەکەی ئەوەیە کە حکوومەتی سوودانی مەسەڵەن دۆلار بە 130 دەدات ئەو دەوڵەمەند و بیسنسانە و پارتی وێشێتی بە 150 دەچنا چەندە 140 دەیدا بانی بەسەری حکومی دەدا ئەوان ئەوە دەکەن بەڵام هاوکات گومرجی خستە سەر هەموو کەلوپەلەکان لەبەر ئەوەی لە عێراق دزیەکی زۆر دەکرێت وەکو هەرێ ئیتر دانەوێت بە گومرگ پڕکەنەوە بە گومرگ پڕکەنەوە و کات دەڵێن ساڵیادی ئیدریس بارزانی بووە ساڵیادی تی یادی بووە لە هەولێر و سلێمانی کەمترین ئەندامی پارتی چووە کەمترین ئەندامی پارتی چووە هاوکات ئەو ئەنجومەنی حزبە کوردستانی ئەوانە بەشە چیلۆهەیە هەندێک گەندە و مەندەی سیاسی هەن ئەو مەلا بەختیارە و مەسەلەن فەریدونە و سالارە و حەمەی حاجی مەحموودە و 15 حزبی هەیە پارتی وێچێتی ئەو حزبە گەندانە ئێکۆتیان لێ بکەن یعنی زۆر بوونە دەبینی شاتێک شتەکەبی ئیتر خڕیان دەکەنەوە باریەک ئەوانە هەموو جەماعەتی چەپرە لێدان بە مەسعود بارزانی خڕیان دەکاتەوە بە ناوی ئەنجومەنی سیاسی وەکو بە دیلی ئیتاری تەنسیقی عێراقی و سوننەکان و کوردیش مینبەریەیە کورە برا ڕۆ تو ئەگەر ئیرادەت هەبێ سەباز دەکەین ئەگەر جوان بی وەچی مەزلومی خەڵک نییە
پێویست بەوە ناکە کەمپینی ڕاگەاندنی لە بۆ بکەی 50 تەلەکڕخۆ و مەزلومە یەک ئەکسی هەیە یەک ئەکسی هەیە دار و بەرد بوویتە مەزلوم لۆ خۆشەویستە هیچ تەلەڤیزیۆنی نییە یەک ئەکاونتی هەیە ئاو بینە و دەست بشۆ شت کە خۆشەویست بووی بە زۆرم لێ نییە نێ کە قێزەوەنیش بوو بەخوا بە 100 تەلەڤیزیۆن و ئەوەی خۆشەویست نابی سپۆنسەری لێ دەدەی ئێکاکە ڕووداوە کەناڵی ئەو هەموو کەناڵی پارتی وێچێتی بەوەرە بکەین چ خەڵکە گوایە پچپارەیەک سەرو دەکە بەس مزداقیەتیان نییە بەڕێزان مزداقیەتیان نیە بەرحاڵ ئەو ئەنجومەنەوەی بزانم فەشەل دەینتەوە کۆمەڵێک نەیەک گرتوو نە کۆمەڵ مەسەلەن نەرس شاسوار زیاتر بڕوا ناکەم زیاتر بستە پێش نە هەڵوێست یعنی ئەو چار پێنج حیزبە سەنگەچیانەیە کەسیان ناچن ناوی ئەوە ینی بۆیە فەشەل دەینتەوە بە مردیتی بەس ئیتر پارتی وێشتی ڕۆخوان ئەو شتانە دروست دەکەن و کات یەکێک لەو خاڵانەی ترکە مەسعود بارزانی پێداگرا ئەڵێن قازانجیدایە لەبەر ئەوەی بەڕێزان ئەگەر ئێستا بارگای بارزانی سەرۆکاتی هەرێمی تەفروتونە نەهێشتە هیچی نەهێشتە سوقلی نمایە سەرۆکاتی هەرێم ئەجۆوەرە ئەنجومەنی حزبە کوردستانیەکانیشی بێ لە تەک بارگای بارزانی بە تەواوەتی سەرۆکاتی هەرێم ئیفلاس پێدەگا هیچ سەنجی لە ناو ڕووداوی سیاسی نایەلیتن ئاوڕیان یەک بەیەک بەخێر بن بەس بە هیوام هەمومان هەرچی کۆمنت و ڕەخنەیەکمان هەیە دوو لە زمانی زبر و بریندارکەر بیتن ئەزە بۆیە ینی بەشەی مؤامەرەیە لە سەنێ چیریش ینی بۆیە قوبوڵی کردە هاوڕێیان ئەوکە دوو شتی کەشەیە ینی ڤیددیۆیان لە ناردم وڵات بڵاو دەکەم وە لە تەلەگرامەکە بڕۆن تەلەگرام کەریم نادەدوایەوە پار مەسعود و مەسروریش چایخانە گوازان بە ناوی چایخانە شەهیدانە لە دهۆک ئەوە بوو کەسەکە کوڕەکوازم ناوی مەتینە خەپا ئەوەندا ئەوە لە دوکان نەبوو مەسعود شتەوێنەری تەلەفۆنیان لۆ کردە دەرێن لە یەک دوو سیارەشی دەعم کردیە و لە ناوەندی جادەش ڕایگرتیە و بەهەرحاڵ خۆی بە شووریۆ کردیە شتەکن مەسعودی لە پڕێک مەسعود شۆ چایخانی تەنگە نەفەس بووە و قەڵەو بووە مەسعودیش پێی گوتی خۆت زەعیفکە دوای ساڵێکی خۆی زەعیف کردیە ئێستا دەبینم لقی پارتی لقیەکی پارتی چۆ مەدالیای پێدایە وەڵات چییە خۆی زەعیف کردیە کورە بابە جائیزە و شکر و تەقدیریان دایتە قەید ناکە دەعمی خەڵک دەکەن خۆی لاواز بکە بەس بەجددی ینی حزبەتی هەندێک ئەتوو بچی شکر و تەقدیری بدەیە چییە بەجێ بارزانی کردیە پێشە شیلۆی دابەزاندیە مەهزەلەیە مەهزەلە بەجددیمە ئەو شتانە مەهزەلەیە با بە حزب ئیشیکەی خۆی هەیە نەک ئەو ئیشە دوو کاکە کابرا مەسعود پێی گوتی خۆت لاواز کە چۆ خۆی لاواز کردێ دوای ساڵێکی شتەکی باشە یعنی ناڵێن خراپە لەبەر شتی ئەوەیە بەڵام هەندێنێ شکر و تەقدیر لەوەش زیاتر چایخانەیەکی دانایە گوایە چایخانەی شەهیدانە نێرگەلی لێ دەچێشێ جغارە دوق گوایە دەیان شەهیدی ڕسمی دانایە قەیدی ناکە بەڵام ئەوە گاڵتەکردنە کاچخم یعنی برادرێک ئەو سەرنجەیدا سەرنجەکەی جوان بوو کاکە لەو هەولێرەی پایتەخت گۆڕستانێک شەهیدان نییە گۆڕستانی شەهیدان نییە ئێستا مەسەڵەن گۆفتێک بێ بڵێ بابە ئەو گۆڕستانی شەهیدانی کورد و کوردستانە ئەوی کە مەسعود و مەسعود زۆر باز ناکەن نییە نێ هەمویان کتە ئەهرام باز قەت وەکو هەسەدا ببینە لە هەموو شارەکی چ گۆڕستانێکی جوانیان دروست کرد یعنی نمونونەکە جوانە چ تابلۆ و حەز دەکەی بچێنە ئەو گۆڕستانانە و هەر یەک لەوانە چیرۆکە چ خۆی هەیە وەرە بەس بەم بڵێ یعنی بێ ئینسان بێتە ئەو پایتەختە گۆڕستانی سیمبولەکانی کورد لە چێدایە یەک لەولایە تەنیای خۆیان کۆمەڵک گردیان داگیر کردیە کۆمەڵک بە زۆرم لێ دەیانێ بڵێن ئەوانە سیمبولە ینی قەزمان لێرە پایتەختەکی گەورە و گران وەفدەک دێ شوێنێک نییە ئەو هەموو شەهیدە شتەیە ئەو هەموو سوێندەش بەشی ینی چ مەهزەلەیەکە ئاوڕێیان بۆیە ئەوە ئەوە جائزەی بدەی وەڵات چییە خۆی لاواز کردیە مەسعود پێی گوتیە دووش وەرە ئەتوو چایخانە ئی هەندێ تاوڵە و دۆمینەی لێ بکرێت لە پشت شەهید هەبیتن لەو پایتەختەش ئەوەیەک نەبێت بەهەرحاڵ ئاوڕێیان دوایین شت بچمە سەر
باسی ئەو مەزارە گاڵتەجارەتان مەسخەرەتان لەبۆ بکەم یعنی من عەزم لێ نییە ناوی لێ بنێم زوو برادر گوتیان لە گەرمەی ئەو ڕووداوانە ناوی لێ بنێ قەشمەر مەسخەر نازانم ئەمە حەزم لەو شتانە نییە وابزانم بای خۆی باش ڕسوا بوو و یەکێک لە قێزەوەنەکانی کووردە ئێستاکە لەو ڕووداوانەی ڕۆژئاوا ئەوەی دۆڕاندی ئیسلامی سیاسی دۆڕاندی بەگشتی بە تایبەتی ئەو هەژن و مەلای کە سەنگەریان لە میلەتەکەی خۆیان کرد وەک ناپاکێک ناسران بڕوا بکە ئەوەندەی کە هاتشن لە ترسان هاتنە ئەوەندەی هاتن بەشەچیان لەبەرەوەی دەیانزانی دەکەونە بەر نەفرەتی خەڵک بەهەرحاڵ یەکێک لەو شتانەی یعنی یەکێک لەوانەی کە ئەو مەزهەرە موعجیبی بووە زۆر تەشقەڵەی زۆر پێکردەوە عیلاقەی لەگە دروست کە جوابی بەدەستی دوو لە بۆ من نادێ بۆیە باسەکەم بڕوا بکە کە تەواو تازە ئەو کابرایە و عەلی قەرەداغی و ئەندێک لەو مەلایەنە تازە سکی خۆیان وەگرت وەکو ناپاکە کردکەتن ناو کۆمەلگای کوردی بە هیچ هێزەکیش ناگەڕێنەوە ئێڵا ئەگەر داوای لێبردن لە میلەتی کورد بکەن و فێرە هەڵوێستی باش بن وتبی بەقادر بڵێ بەدەستی دوو پێی بڵێ بۆ ئەوەندە زدی ژنا یعنی وەخت خۆی دەگوت دەینە سوور و زدی بەردەوام دژی ژنان قسە دەکاتن بە هەموو ڕەنگە دەبەر ئەوەی بەس لە هەولێرە لە سێ تاقان من زیاتر ناچمە ناو کۆڵانەکەی لە یەک کۆڵانی سێ ژن ڕەفزیان دایتی چیتە جامعەی وەک لە سڵاحەدین ڕەفزی درایتی بۆیە تووشی گرێ کۆرە بۆ عوقدەی هەیە گوتبی لەگەر ژنان پێی بڵێ ئەوەندە ڕەفز کرایتەوە ئەوەندە ئیهانە کرایە بۆیە ئەوە تووشیەوە بۆ دیارەوە لە وەختی گەنجی و مراهقی کە هەر وەختی هەر زۆر زۆر سەرسەری بوو ئێستا زمانیشی پیسە و ناپاچی هاوڕێیان با بچینە سەر بابەتە گرنگەکە زۆر نەچینە ئەوە خاڵە جەوهەریەکەیە تۆم باراک هەفتەیەک زیاترە بەیان پێش و هەمووانەی ئەگەر تابعیان کرد وتم لە کۆنگرس داوا دەکرێت زۆر کەس گاڵتەی پێدەهات و بڕوای نەدەکرد بەڵام ئەوە لێدوانی مارک ڕۆبیۆ وەزیری دەرەوەی هەیە 3 دقەیە کاگرانزەر بڵاوی کردەوە ئێستا کاگرانزەر گرایی بڕۆنە سەر ئەکاونتە گەورەکەی ئەمیش دوایدا دەنێم باسەکە لە دقەی 2:55 لە بۆ 3:12 یانێتە تەواو دەبی ئەڵێ ماوەیەک لە هەفتەی پێشوو بانکشتی ئەوە تۆم باراکی کرایە لە کۆنگرس پرسیاری لە سەوزی سووریا لێ کرایە تاوان ئەوە بە بەڵگە وەزیری دەرەوەە لەگەر ئەوە مەلیکی کوڕەکەی شاه حوسێنی لەگەویە قسە دەکات دەڵێ بانک کرایە لەسەر قەزەی ڕۆژ ئەوە سووریا گفتوگۆی لەگە کرایە لە کۆنگرس تاوان ئەوە وەکو بەڵگە هەیە ئەوە لای کاگرانزەر گراوی هەیە مش دوایە لێرە لۆتان دادنێم لە ئەکاونتەکەی خۆشم دادنێم کەەوە سەرکەوتنەکی زۆر گەورەیە لەوەی بەڵگە ترچستان دەوێ هاوکا دوو کۆنگرسمانیش هەیە لێدوانیوانیش هەیە قسەک بەنهێنی بە نازانم کو هاتە دەرێ کۆنگرسمانیش هەیە ئەڵێن با بە ئەمە سەفارەتمان هەیە ئەو تۆمباراکە چیە پەیدا بووە یعنی باسەکرێ هەوڵ دەدرێت بەس ئەو زانیاریان لای من هەیە تۆم باراک هەفتەك لۆ دە ڕۆژەمە و بەر بانکشت کۆنگرس کرایە سوێندی پێخورایە دەبی سوێندی خواردیە سوێند ئاخر سوێند بخۆ ینی غەڵەتە کە تەبی دوای ئەوە سزا دەدرێی ئەتوو ئینتەرویۆک لەگە دەکرێت لە جەریدەیەک تەلەڤیزیۆنێک فەرقە لەگەر ئەوەی دەرێ سوێند بەوەی بخۆ مەسەلەن نابی غەڵەت تەبی دوای هەدبی سجنە دەرکردنە یعنی عقوبەکەی قورسە سوندی بە درۆ بخۆی بۆ خۆ دەزانێتە لە سویدیش ئێستاکە ئەگەر تۆمەت و یعنی شت بە درۆ بکەی عقوبەی هەیە سوندیاندایە لێپێچینەوەیان لە کردیە کۆمەڵێک کۆنگرسمانی ئەمریکی لەسەر ئەو وەزعەی کە لێ ڕوویدایە لە ڕۆژئاوا تاقیقیان لەگە کردیە هۆی چییە تاوان من دەبێەوە بڵێم خەڵکێکی زۆر هەن بە تایبەتی چەند کوردێکی باڵا لە ناو دام و دەستگایەکی زۆر گرنگی ئەمریکی ئیشی باشیان لەسەر کردیە کە سەربازی ونن بەڕاستی توانیتیان قەناعەت بە کۆنگرس بکەن کە ئەوەی کرایە دەرچوون بە لە یاساکانی ئەمریکا خیانەت بووە و دیارە بەڵگەی باشیان بەدەستکەتیە بۆی تۆمباراک بانکشت کرایە ئەگەنا تۆمباراک واتە ترامپ و ئێستاش من نازانم بەڕاستی نەتیجەکە چ بوو ئەوەیە من بزانم ئەوە یەکەم هەنگاوە یەکەم جەرسەیە وەکو مەحکەمەیە جەرسەی کەی بەدوادێ
و ئەگەر لی بە تەواوەتی کەشف بی ئەوە پاسی زیندان و دەرکردنی هەیە زیندان و دەرکردن سوێندی دەستوری خواردیە خیانەتی کردبی بەڵگەی هەبی لەسەری یەکلاکەرەوە کەم بزانم شتی باش هەیە ئیتر دەدرێتە دادگا یان دەردەکرێت بەڵام تەنیا خاڵی هەرە پۆزتیفی تۆم باراگەوەیە ترامپی لە پشتە کە نوێنەری ویە و لە پشتیتی هاوڕێتی و پێکۆ بزنسن ئەوە شتەشکە لاوازە بەڵام تۆم باراک بان کرایە تاقیقی لەگە کرایە لێپێچینەوە لەسەر ئەو وەزە ئەوەش هەموو بەروبوومی ئەو خەڵکەیە کە چۆ سەجادەی کە شەروان ڕاوەستە کە قیادەی ئێستا دێنە سەرێ ئەوە کرا هاوکات ئەو سەربازە وونانن لە ناو ئەو دام و دەستگا هەستیارانەی ئەمریکا کە سەربازی ونن ئیشی باش دەکەن بەداخەوە یعنی ئینسان ناتوانێت یان من هەر ئەوەندە دەزانم بەڕاستی وەکو ژورنالیستە کە هەندێک خەڵک هەن لە شوێنی هەستیاردانە ئیشی باش دەکەن ئامادە نەبوونە سازش لەسەر ئەو خوێن و قوربانی دانەی خەڵکی کوردستان بکەن هەموو هەوڵەکانی خۆیاندا چۆن خەڵکێک چیتە سەجادە چۆن شەروانێک چیتە سەجادە ئەو خەڵکەش هەم دژی خیانەتەوە لە سوپایدا ئەوەی مەبادیئی ئەمریکی مەبادیئی کە نابی خیانەت بکرێ نابی بەرتی وەربژێت پارەگە گەلک زۆرە کۆمەڵێک ئەوە خیانەتە لەگەوەش بەڵام ئەوە پێویستی بە هاریکاری ئێمەیە هاریکاری ئێمێ بۆی ببینە ئەو پشت و پەنانە بۆ ئەوەی ئەو کۆنگرسە دیتان یەکێتی ئەوروپا کەنەدا بەریتانیا هەموو دەوڵەتەکان و دەبینن ئێستا چ لە بۆ مەزلوم کۆبانی ئەو هەموو بەربوومیش ئەو ئیرادەی شەروانان بوو ئەو شەقامەی سلێمانی و هەولێر و کوردستان بوو هەموو شار و شارۆچکەکان بوو و ئەو ئیرادەی کوردانی ئەوروپا بوو بەڵام ئەوە کۆتایی نەهاتی هاوڕێیان ئێمە لەوەی دووشتمان نەقز بوو جارەکەی تریش باسمان کرد کە ماوە ئەو شەڕە لەگە تۆمباراک ماوە ئەوە سەرەتایە بەڕێزان و ئەوانەی کە هەوڵ دەدەن تۆمباراک تەوق بووە من دەتوانم ئەوە بڵێم تەوق بووە بەس ئەگە بتانوێت ئەوەکە تەنگ ببتەوە پێویستی بەوەیە ئەمە پشتگیری بکەین پێویستی بەوەیە ئێمە کۆڵ نەدەین کۆنگرسمانەکان میدیای ئەمریکی بە تایبەتی کۆنگرسمان چکو تاکە شوێن کە بتوانین سزای تۆمباراک بدا لە عقوبەی ترامپی ڕزگاری نەبێت کۆنگرسە یعنی ئەو مەجلسی ژنەکەیە لە ئەمریکای سەرۆکی هەموو دەستگای ئاسایشی ئەمریکای بەنمونە هیچی پێ ناکرێت لەبەر هی تابع بەونی ئەو تابع بە ترامپە بەس کۆنگرس ئەتوانێت لێپێچینەوەی لەگەر بکات شتی باشیان کردیە ئەو کوردە و خەڵکانێکی کەشن ئەمریکین ویان دۆستی کوردن ئەوانە باشتەنجیان بە تۆمباراک شەڕیان کردیە چۆنەکو گوتم گەنجێک لەسەر شەقام بووە شەروانەگە ئیرادە بووە کاکە خەڵکەکی زۆر هەیە لە ناو ئەو ناوەندە جیهانیانە سەد جاری کەم باز کردیە ئیشی باش دەکاتن پێی دەکرێت لەو ناوەندانە وەزیرە پەرلەمانتارە ئەوانە ئیش دەکەن ئەوە دەبی فۆکسی زیاتر بخرێت و ببینە پاڵپشتێک لۆ دەنگانە تکایە با 2700 کەسی کورد لە ڕۆژئاوا لە ناو بردران کۆمەڵ کوش کران کورەبرا کۆمەڵ کوش کرایەت ئەوە کامەران عوسمان ئەوە چەندین کەس باز دەکاتن چۆن هەشتا نۆهەت ژن و منداڵ لەسەر ئەوەی ئەو داعشانە کردیان خوێنی ئەوانە بەشی هەرە گەورەی لە ملی تۆمباراکدایە بە سەفقەی مادی گۆڕیتیەوە ئێمە دەبی فێرە تۆڵە بین تۆڵا هەر ئەوە نییە تۆمباراک دەربکرێ یەکەم شت هەنگاو کە کردمان بەشەشی زۆرمان تۆمباراکمان ئەو جارەی قێزەوەن کرد لە میدیا وەکو دژمنێکی کورد ناساندمان شتێکی زۆر باش بوو دووەم شت ئەوەیە ئیشمانەوەبی تا دادگاییکردنی بەردەوام بین ئەوش بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک دەبی بە تایبەتی کە دنیای ئەولەمە و تەکنەلۆژیا زۆر ئاسان ئەمە بتوانین فشار بخینە سەر کۆنگرسمانەکان هەموو نێتیان هەیە نامەیان لۆ بنێرین و لە دانیشتنەکان کە ئەوە جێی من کەیفم بە ڕووداو نایە بەس بەڕاستی ستافی ڕووداو لە ئەوروپا مووقفیان باشە لە هەموو شوێنە قەزەی کورد ئیسارە دەکەن لە هەموو تەلەڤیزیۆنەکان زیاتر لە بەرامبەر ترام لە بەرامبەر وەزیر خارجی شتەچیەوەیە دەبێت میدیا ئەوانەی چالاکوانین ئەوانەی ئازادی خوازین ئەوانەی زمانزانین فشار لە کۆنگرس بکرێ خوێنی ئەو 2,000 کوردەی فەوتا
چۆن هەمومانیان بەو زستانەی بەو ناقص ساردە و پازەی فرێدا سەزادەی ناوقەدی ئەو خەڵکەیان پسان یعنی هەناویانی ناینە دەرە کاکە یعنی خەم با لەوەی خۆمان بخۆین یەک مانگ ئەمە هەموو دۆزەخ بوو کەس نانمان پێ نەدەخورا چێ بەرپرسە لەوە تۆمباراک بەرپرسە بۆیە ئیشی ئێمە ئەو هەنگاوەیە کە فشار لەسەر کۆنگرسی ئەمریکی بکەین ببینە پاڵپش بۆ ئەو دەنگانەی کە فشاریان کردیە وایان کردیە تۆمبارەک بدرێتە لێ پێچینەوە ئێستا دەبی لەگەڵیان بین چکو ئەگەر هەر مەسەلەن چەند کەسێک بی راپۆرت بدا بڵێ بابە تۆمبارەک وایە ئەگەر هێزی جەماوەری لەگە نەبی بڕوا بکە ئەو هێزەی شەقام نەبووە لە کوردستان و ئەوروپا کوردستان قەزم لە هەر چار پارتەیە ئەو دەستکەوتانە لە ڕۆژ ئاوا نابوو ئەو دەعوەتانە ئەو وەسقی کورد وەکو موعامەرەی 75 ئاو دەڕۆی باشە بەس چەقینی ئەو شەڕڤانانە هاتنە سەرمەیدانی ئەو هەموو خەڵکی کوردستانە پشگیری لە پشتەوە هەندێک لەو کورد و ئەوانە لەو ناوەندە جیهانیانە وای کرد هاوچەشەی سیاسی بگۆڕێ هاوچە ئەو ئەمریکایە ئەو بەریتانیایە ئەو ئیسرائیلە مووقفی بگۆڕێ بۆیە من تکا دەکەم هەمومان فشاری زیاتر بکەین ئێمە بە خۆمان دەیکەین بەڕاستی پێتان بڵێم یعنی نابیت هیچی تر جەلادێکی وەکو تۆمباراک هەر کەسەش کەشی لەگەڵبی بە ترامپیشەوە خوێنی 200,000 کوردی ژن و منداڵ کۆمەل کوش کرایە بڕۆم بپرسن کاکە خۆ هەمووتان دەزانن 200,000 دەیان 1000 ماڵ دەربەدەر کرایە و ماڵیان تاڵان کرایە یعنی وەکو گوتم یەک مانگ هەر هەمومان نانمان نەخواردیە ژیانێکی ناخۆش دۆزەخێک بوو پیشانیاندا ڕاستە پۆزەتیڤی زۆر دروست کردەوە بەڵام کاکە ژیان نەبوو کەسمان تێدا دەژین چێ بەرپرسی ئەو هەموو شکست و ناخۆشی و گەروتە دەبێت کورد فێر بێت تۆڵەی خۆی بکاتەوە یەکێک لەوانە فشار بکەین کە مینبەر زۆرە لە ناو کۆنگرسەوە دیتان چ دۆستە چی کورد هەیە چ ململانەیەکە سوود لە قازانجەکانی نێوان کۆماری دیموکراتیەکان وەربژیرێ و هەندێک لە کۆماریەکان ئەمنەوەم دەزانی لینسیگرام نەرم بۆ دوای ئەو سەردانەی سعودیا بەڵام دەرکەوت پێرێ ئەو باوەشەی مەسەلەن ئەو ئیهتیمامەی کۆنگرسمانەکان هاوڕێیان بە مەزلوم کۆبانی و ئیلهام ئەحمەدیاندا وەکو گیڤاران ئەوە کرد لەو کۆنگرەی میۆنخ مەزلوم وەکو گیڤارەم خۆکو خۆشەویست وەکو سوارچاکەکی ئازادی خواست خۆی فەرز کرد بوو کاکە یعنی حکوومەتی سووریا مەسەلەن کۆنگرسمانەکان سێ کۆبوونەوەیان لەگە سووریا کرد بوو دویان بە هاوبەشی کورد و سووریا یەکێک بە تەختەنە لەگە کوردەکانیان کرد فەرەنسا بەریتانیا بڵێم ئەلمانیا سعودیا لە خەلیج کولفی کولە تورکیا و سعودیا و ئێرانەیە و دوێت کە لەگەری دانانیشن ئێرانی تورکیا سعودیایە لەگەریان دانیش کاکە ئەلمانیا و فەرەنسا دوو دەوڵەتی هەرزل هێزی ئەوروپانە ئەمریکا 5-6 وەفدی لەگەری دانیشتە ئەوە سەرکەوتنەکی زۆر معنەویە و ئەوە بەروبوومی هەمووتانە ئەو بەربوومە چۆن دەکرێت ناکرێت بڵێن ئەمە بردمانەوە کۆمەڵ کوژ نا دەبی ئەوەی مسەبەبی کوشتنی 2700 ژن و منداڵ و شەڕڤان و ئەوە بوو ئەوەش بدەنێ ئەوەش سەرقافلەکەی تۆمبارەکە بۆیە تکایە با هەمومان پێکەوە هەوڵی بەدادگایی کردنی تۆمباراک و ئەو ستافە و ئەو کەسانە بدەین کە بووە هۆی ئەوەی هەوڵیاندا موعامەرەی وەکو 75 وەکو 20 کە کوردستان ئەو ئیدارەی شێخ مەحموودیان لە ناو برد وەکو 46 کۆماری مەهاباد هەوڵیاندا هەمان شت بکەن بەس ئەو ئیرادە یەک گرتووە ئەو شەقامە ئەو چەقینەی شەڕڤانان ئەو گوتارە نایەی مەزلوم کۆبانی کە گوتی نا بەرامبەر تۆمباراک لە دیمەشق هاوڕێ من پێم خۆش نیەوە بڵێم بەس وتیان ینی لە مەسیف لەبەر ئەوەی مەسعود دانیشت بوو مەزلوم زۆر تون نەبووە بەس لە سووریا لە دیمەشق بە تاقی تەنێ بۆ گوتی نایکەم هاتەوە بڕیاری نەفیر عامیدا وەتی ژن و پیا و شەڕیمان و نەمان دەکەین خۆ ئەگە ئەوان هەر بەعاد بوونایە و بڕیاری نەفیر عامیان نەداوە کاکە خەڵک لۆیان نەداتە سەجادەی مەلا مستەفاش لە 75 هەمان دەوری و بیگوت بەیان ناو شەڕیمان و نەمان دەکەین نەک 100,000 200,000 کە دەچۆ سەچیایی خەلەل لە میلەت نییە خەلەل لە قیادەیە بۆیە بۆ ئەوەی خوێنی ئەوانە نەڕوا بۆ ئەوەی ئەو موعامەرە گەورەی لەسەر کورتە بوو کە بە پارە فرۆشە پێویستە هەوڵی بەدادگایی کردنی تۆمباراک بدرێ ئەوەش 100 بارەی کەمەوە بەوەی
هەمومان بە هەزاران کەسێک کاکە مناڵەکانمان کوڕی ئەوروپان ئەزانن لە ئەکس و لە لینکانە هانیان بدەین فشار بخینە سەر ستافی کۆنگرێس تۆمبارک دووبارە بانگ دەکرێتەوە ئەو زانیارانە لای من هەیە بەڵام چەند زەختی جەماوەری هەبی ئەوە هێزت پێ دەبەخشێ و کۆنگرسمانیش و دەیانی وەکو لینزی گراهەم زیاتر دێنە پشت کە ئەو زەختانەمان کردی چ تەسیرەچێ و هەتا ئەو کەمپینەی لە بۆ لینزی گراهەم کرا و پشتگیری ئەو پرۆژەی کرا بۆی ئەو زۆر گرنگە ئاوڕێیان ئەگەر دەتانەوێت ببینە کۆمەلگایەک لەو گردەی بپەڕینەوە چیتر ئەوها کۆمەڵکوژ و جینۆساید نەکرێن ئەبێت ئاوا یەکگرتو و خەباتی مەدەنی ئەوروپی بگرین لە پەرلەمانتارەکان وەکو مەسەن عەبدی سەعلانی چەند دەوری هەبوو کاکە مەسەلەن ئەو پرۆژەی پێشکەش کراوە بە لینزی گرام ئەبێ ئێمە ئەو شتانە پەرە پێ بدەین دنیا هەر شەڕە کلاشکۆف و بابژی نییە ئەوەی تر لە هەمووی گرنگترە کە ئێمە لێ نەقسین بۆیە ئەوەی کەوای کردیە کورد لەو بەردەبازەی قوتاربی کورەزان چ پیلانێکی گەورە بوو ئەمریکا ئیسرائیل فەرەنسا یعنی ئەوروپاش لە فەرەنسای کرا ئەو ماکرۆنە کە پێرە گوتی وتی ئەمن ئەوە قەردارین گۆینەوە ئەمە لەسەر ئەوەینە و ئەمن دیفاع لە حقوق درۆی دەکا لە 6 مانگ لە پاریس اتفاق کراوە ترامپ ئەو نامەیەی بڵاو کردەوە کە لۆی ناتگوتی ئەمە لەسەر ئێران و سووریا متەفقین لەسەر یەکتری 8 مانگ بووە بزانم 8 یانەوە بوو بڵاوی کردەوە بەڵام کاتێک کە دیتیان کورد ڕاپەڕی کورد نەچەقی کورد شەڕی کرد بڕیاری بەرخۆدانیدا هەموو دەوڵەتانە پاشەکشەیان کرد حتا ئەو لۆبیەی کوردەی لە ئیسرائیلە یعنی ئەوەش دەبی بڵێن بۆیە ئیسرائیلیش دەورەی گرنگی دەبی بە هیوام کوردانی ئیسرائیل بە هیوام فشار بکەنە سەر ئەو ئیدارەی خۆیان چکۆیان بە سەعات زائیدەن مەسەڵەن سازش بە جۆلانی دەکەن دوای وەرەقەی کورد قەت نامرێنن ها لۆ خۆیان یعنی لە بۆوان چییە هەردوو لە ئاوات سازش پێکتر دەکەن احتیمام بە جۆلانی دەدەم دەرێن وەرە کورد سازشمان لۆ بکە احتیمام بە کورد دەدەم دەرێن زۆلانی وەرە سازشی زیاتر ینی کورد وەکو جیشتی هەیاسیە بەکاری دەینن بەڵام لەگەڵەوەش ئەمە دەبی ئێستا لە هەموو دنیا دەرکەوت کورد میلەتێکی زیندووە ئەو شەعرە و یەکگرتووە و لەسەر قەزیە نیشتیمانیەکان دێتت دەنگ ئێستا قۆناغی ئەوەیە تۆڵەی خۆمان بکەینەوە تۆڵەکەش چییە ئەو پرۆژە مەترسیدارەی کە تۆم باراک لەگە سعودیا و خەلیج و تورکیا هەوڵیدا هەموو دەستکەوتنەتەوەیەکانی کورد بڕوا بکەن پیلانەکە لەسەر هەموو چێشەی کورد بوو من جارەکەی دریش باس لەسەر ئەو باشوورەش بوو تا فتونای بکەن لەسەر ئەوە بوو من یەک جملە بڵێم حتا هەندێک سەرکردەی کورد هەبوو دەبوایە تیرۆر بکرێن بەڵام هەمووی ڕاجیرە ببورن هەمووی ڕاجیە لۆ لەبەرەوەی بەرخودانی شەقام و بەرخودانی شەڕوان هەبوو و ئەو نایەی مەزلوم عەبدیەکان کە توانی پاشەکشە بکە کاکە ئەتوو لە دنیا کە خۆت فەرز کرد ناتوانێ ڕاستە من ئەوە بڵێم یعنی ڕەنگی وایە دەرکاکە لە غەزە نمونەیەک پیشاندا بنمونە خەڵک زۆر بوو بەس یەک بەوە بڵێن دوژمنی ما ئیسرائیل و ئەمریکا نییە یعنی ئەو دوژمنە سەرسەختە بی ئەوەی حەماس کردی دوو حەماس غەڵەتە چی کرد وەی کرد خەڵکێک هاوکات ئەو گڕوتینەی لە کووردا هەبوو لە هەموو شەعبی فەڵەستینی و 2 ملیار ئیسلام نەبوو بەڕاستی نەبوو کاکە بە یەک 2 هەفتە بوو هەموو ڕۆژە کورد هیچ شار و شارۆچکەیەک چەندین هەزار کەس کەمتر نەبوو لەو ئەوروپایە ئەمە لێرەین کاکە هەموو ڕۆژ نەدەبوو خۆپشاندا لەو فەڵەستینیەکان سنووریان پێنەشکە یعنی ئەو گڕوتینە چەندین هەزاریە چکوات لێرەی کاکە تو هیچ شارێک 2-3 هەزار کەسی کەمتر نەبووە هیچ وڵاتە کەمترینی پێ 6 هەزار بووە کاکەوە دەنگە ئەوە هێزە ئەوە ئەمنیەتی و ئەوروپای دەکاتە خەتەر بۆیە هەموو ئەوروپا و ئەمریکا بریتان پرۆژەی پاراستنی کوردیان بەدەستینە چۆن لە کۆچرە بۆ بەردەبازە قراری 688 ئەوە شوایە بەڵام لەگەڵ هەموو ئەوەی ڕاستە ئەمە تا حەدێکی زۆر ئەو شەڕەکە تەواو نەبووە ڕەنگی ڕۆژێک شەڕ لە مابینی کوردی و زۆلانی بەڵام بۆ ئەوەی تۆم باراک سزا بدرێ کە بەرپرس بوو لەو هەمووی پێویستە هەمومان تکایە فشار لە کۆنگرسمانەکە تکایە هەندێک کەسان زۆر سەرکەوتوترن لە ئێمە زۆر کاریگەرترن بە هەمومان فشار لە کۆنگرس بکەین ئەو پرۆژە خیانەتکاریە
تاوانەی بەرامبەر مرۆڤاتی کرا کاکە وی هەوڵی دەدا تۆمبارەک داعش زندی بکاتەوە دامی ئەو زۆلانیەی کردیە ئەو زۆلانی دەیەوێت قوتارکە لە کوشتاری عەلەویەکان لە دروزەکان ئیلا ئیلا ئاخری باشە هەر ئەو تۆمبارەکە بوو مەجاریدا تا ئێستا لێ پێچینەوەیان لەگە نەکردیەت تاوانباری گەورەش تۆمبارەکە تۆمبار ئۆکەی دەکا ئەو دەوێت گرنگ سووریایەکی یەکگرتووە بی مشکلە نییە لەوی لە بۆر ئەوەی زۆلانیە ئەبوو بەکر بەغدادیە چێ نییە قسەیمان هەر ئەوەندەی هاوڕێیان ئەو شەڕە تەواو نەبووە بەس مۆدیلەکەی شەڕ جیا بووە ئەگەر کۆن شەڕوان لە چیا بوو هەمومان لە شەقام بووین ئێستا کۆن ئەوەیە بچینە ناو ئەو کۆمپیوتەر و مۆبایلانە مەیلە بۆ کۆنگرسمانەکان بنێرین بڵێن مناڵەکانمان بە خۆمان چکو مناڵەکانەوەیەک پەیدا وە لێرە ئەو زۆر گرنگە ئەوان کۆدەکان دەزانن زمانەشی جوانیان هەیە فشار بخەنە سەر کۆنگرس تۆم باراک لێکۆڵینەوەکانی لەگەر بەردەوام بکرێ و ئەوە بەرپرس بووە هەوڵیدا مرۆڤاتی تووشی تاوانی بربەری وەکو داعش بکە و پشتگیری ئەو هێزە تیرۆریستە دەکا و سەرچاوەی 2,000 کوشتار و ئەو هەموو کۆمەڵ کوژیە کاکە دیتان چەند دیل کوژرا چەند ژن کوژرا چەند شەڕڤان سوکاتی پێکرا لە حەلەبەوە بگرە لە هەتاوەکو حەسەکەوە چێ بەرپرسە لۆ لێ بگەڕێن خوێنی ئەوانە بڕواتنە تەواو هەموو جارێ عەفەڵڵا و عەما سەلەف نەخێر پێویستە بە دوای تۆمبارە کورد فێرە تۆڵەبی تۆڵا بەڕێزان ئەمە ئەو نەقسەمان هەیە یعنی هەر شتێک دەبی تەواو ئیسراعەت دەکەین نا بە دوای تۆڵەکانت بگەڕێ بڕوا بکە من لە بەوەم نییە ئەو برادرانەی چاک دەزانن کاتێک تاڵەبانی و تارق هاشم دیفاعیان لە ئەوە کرد سوڵتان هاشم کرد ئەمە یەکەم کەس بوون خۆپیشاندانم کرد شکایەت ئەمن سەرپەرشتی شکایەتی تاڵەبانی کرد بە نمونە دەڵێم لێرە وتیانە من کوڕی عەلیحەسەن مەجید لێرەیە بە چەندین برادرم گوت وەرە کاکە وەرە دەچین زەجەیەک دروست دەکەین لەو سویدەی ناومان بکەوتە ناو سۆسیال ناو میدیا ئەزیەتی ئەو کوڕی عەلیحەسەن مەجید بدەین هاتیتە ئێرە کو دەکرێتن یعنی کوڕی عەلیحەسەن مەجید بەشدار بی بڕوا بکە کەمترین کەسات یعنی ئەو ڕۆحیەتە لە دەبی لێماندا هەبی ناکرێت جەلادەک تاوان بەرامبەر گەلەکەی کوردەکە وەڵا ئەمە لێی بگەڕێ نەخێر ئەوانە مسەببی ئەو هەموو کۆمەڵ کوژی کوشتار مردن بوونە بەرحاڵ نەچینەوە سەر ئەوەی کرا دەستخۆشەشی زۆر گەورەیە هەنگاوەکی زۆر گەورە بوو یەک ریزی کورد کە کورد ئەگەر یەک ریز بی خەڵکێک دێتە پشتی و ئەگەر قیادەکە ئاش بەتاڵچی نەبی ئاوا خەڵک و ئەگەر قیادەکان مەسەلەن ئەتو مەزلوم دەبینی ئیلهام دەبینی بە نمونە فەرهاد شامی دەبینی ئیلا ئاخیریان کاکە وەڵی ئەو جلکانەی لەبەریانە بە قورئان بای $100 نییە بڕوا بکەنە سا ئەو دووسێ ڕۆژەی مەزلوم و ئیلهام لەوێن دەرن بڕوا ناکەم و تێلیان گرتبی لەهەمانە ماریە باڵەگان کاتێک دەبینی قیادەکەت خائین نییە سادەیە لە ناو خەڵک دەژی ڕۆعی بەرخودانی تێدا میلەت ئاوالۆت دەکات ئەوە نییە کورد لە بۆ هەموو کەسەچی بکە با ناشمەوە بڵێم دیتان 16 ئۆکتۆبەر خەڵک نەیکرد ئەسەن دەیانگوت با بێن هەولێر و سلێمانیش بگرن دۆ لەبەرە قیادەکەوەندە بۆ گەنی و ڕزیە بۆیە قیادەبوون دەوری هەیە ئەوە وەکو نمونەی مەزلوم بێوە لەو کۆنفرانسەی هەموو سەرکردە جیهانیەکان بە شانازی دەکەن وەک چۆن لە شێستەکان شانازیان بە گیڤارای دەکرد لە دیتنی ئەما شت بوو لە مەزلوم و ئەو هەموو بەرپرسا یعنی پێیان خۆشە مەزلوم ببینن لە گەری دادەنیشن کۆڤدە سووریەکە هەمرد پارتی وێچێتی ئەوە نێ سیلڤان لەوێندرە کەسەر بەحسی ناکە پۆزخەشی ناکە لۆ لەبەر ئەوەی مەزلوم وان خۆیان پیشاندایە بەڵام وەکو گوتم ئەو شەڕە لە شەقام و لە سەنگەر کەتە ناو کۆنگرس ئەبێ ئێمە یەک ئەو یاسایە تێپەڕێ دوو تۆمباراک بدرێتە دادگاوەش پێویستی بە هەوڵی هەموو لایەکتانە هاوڕێیان ئەوە هەبوو لای من بە هیوام هەمومان کۆڵ نەدەین و سوپاسی یەکتر بکەین و پشتگیریەک بکەین و من بەس تەئەسوف لە یەک شت دەخۆم بڕواو کە خەڵکێک هەیە سەربازی ونە بەڵام ئینسان ناتوانێت هیچی باسی بکە هیچ باسی بکە ڕەنگ بێت بە ئاستی 100 شەڕوان شەڕ دەکات ڕەنگبی بە نمونە یعنی ڕیسک بە حیاتی خۆی دەکات ڕەنگبی $1,000 لەپەر دەمدانرابی بەڵام هەستە نیشتیمانی و کەرامەتە مرۆڤایەتیەکەی ڕێی نەدایە لە کاتێکدا موچەخۆرە ئامادە نەبووە $1,000
شەقی لێدا بۆیە هەموو کەس هی کڕین نییە هەموو کەس خیانەت ناکە دیتیشتان کە قەزیە نیشتیمانی ئەو خەڵکە چی کرد بۆیە قەت مەڵێن یعنی کورد پێش هەدە بۆرە کورد و نازەم خەڵک هەیە ملیارەها دۆلار ڕیسک بە حیاتی خۆی دەکا بەڵام سازش لەسەر خینی کورد ناکە و دەیوێت تۆڵەش بکاتەوە ئەوش دەبێ فەلسەفەی تۆڵەکردنەوە ئەمە بگرینە بەر یەک لەوانش ئەو تۆم باڕاکە کە زوخاوی یەک مانگ دەرخوادی هەموو کوردە شەوت شاد سوپاس لەو کاتەی لەگە منتان بردە سەر بە هیوای سەرکەوتنی زیاتر کەسیش غرور نەبی ئەو سەرکەوتنەی بەدەساتیە ئاگامان لێ نەبی دەڕوە شەوت شاد